كل بخوي حياتي حياتي. مظبوط ديار زي أكيد زي داخلي ونيا ديار لو إذا تاني بشتغل بشي بس وعد بدمي وعد بياوال ياك سنديكا لكم هو خاص لو ناتركان سنديكاي ناتراني هولير مظبوطة برضه كده بشيلة بشيلة تعين دكان برشاز دولاري دبي باشترين ناتر شاني شمشان ليلة عفرين والله حياتي والله بس دي بروخواري ورا او دمارة دبيت سووش بفر عنا الشيء شو دي ما اخواتي من دوائي لده ما تلاقي امرا قولتهم ولا ولاش بشيلة فوق اسمك يا ريتوني ما بينما خدمت كاريا بياوي 9 صالة خدمت كاري عالمي دكا 9 صالة بشتي عالمي دا الشيري هم كنا نيا بخوا ثاني اتو 6 صار لي كم شيري تعين دكم كما باشتري ناتر لهولي لا باشتريش حمامش يلا ولا بشيلة والله هنا الشيء كنا دورة هاتي مدورة ولا دنيا هيك اوه قورة قص كده اخوا قص كده اخوا اخري حشرات ده اخوا حشرات سركي ده اخوا اوه نتيجة هم يقضي ما دخل ولا بشيلة ناشل بخوا نادي مشكلة نيا سايك قرم كوا نانو كش حاضر كان بس مسلمان يبرك صح وما داين دك مودي موها دعوة بين على واسم لبيني كوري من قيتي باوكي باوكم بيش لبرا قورتها كاكي من والله هنا الشيء بين شاش وراستر يا زميم ولا بود اسم زور ميمة لياقت فول دبي تانجو جوانا متشلايا او منطقية بريتا شنو ذاته بس مشكلة نيا اما تبردوم وريا زي خوم اردكم حتى بتم خواري ياك منزل موكاي خوم بياني باش خانم بياني باش نقول له زنزيري للمبكاي صحنتان قيم لكن لبرتي حتى همو كنال اسمانيا كان ورقلي بتايبتي خوشويستي باك خوشويستي باكتيا وشي منو تو هيش زروج زبلي تيدا نبي وشي روميو جوليتي أول فيك إلى سربان خريج الزكاة وديخة ماركتي وريرا رخواري هاي ميمون هاي بيشر محيا لقلتوما هاي لقلتوما هردو تساوي درينا برا الله فرم ما مستا من ما مستاني عادي مطبقي حيوان سخيف باشا تصدق يا جنابت هردو تساوي درينا ساي من درديني تساوي درين بقيمة كل اكبر واحد ناتن ساي من دربيني هي قيمتي سخيف راوست بزات سلينك دبر وزام صدقك يا رام كسب كاس دفاع عم يبقى هردو تساوي كسر شد دردين رام براك ما يتسكوا باش بيسراو تسيتو هردو تساوي خوتو بلا كدر برا الله راوست برخوي زمان احسن خد بقرا كلها تنكو دكتور مرة 5 كبينة ورا سريع قوما شرا سركشتو ده ما بشردين كل كاز لما دباتوا اما حمولوش لما خفر يعني اما عالم ما في رشاك ديا راوستا جنستيركم اتوا ده كم بشردين سركشتو والله كل تتسي اتو احتمال دوسي شر كردي بس اما بهزار شر ما كردي هم مغفره كان دما نفسن ملف ما له مغفري رواج بك زابطك برادر ما ملازمه كده تزورك عودن شي وهكا تدعي او برادر ما كل غشي عالم فانزي خويدا ناو خريمه فانزي لك انه اتو سركت عاش ناو خريمه سركت بمقصي هذه قيد برا اري والله سركستو جنگو خطور ما يبينا اجمري والله نبغى خطور ما رقم 7 لو خطور ما رقم 2 باشو خاف ما يويتك احتمال زاد سيدي ذاك ورا عدوكو ورا كيف كلها او شركان دي كنيا او كابرا زور سركستور زبلعها باشا ملي دقري بعد داتي مش بداري ده خمر سري لا حتى هم قريب ده شيء لو يشوم عمان ده شيء المنطقه ها دل الاوان الشركرينا بس ما ادري يجي زانيت يلا
شەمە ئەوە چییە شەمە؟ وەرنە پێشە گازن وەرنە پێش ئەگرەپیان وەرنە پێشەوە کورە وش بەهی بێ احترام بێ تەقدیر کاکە عەفوکەن منداڵە مڕایقە نەیزانی والله لە بەخاتین گۆ نەبی ئێستا دوومونە پێرەقەی لەدەم هەی بێ احترام باشە تو نازانی ئەوانە لەمە پیاوترن کاکان خۆ لەمە پیاوترن هەی جێلو هێر بزانە بە خۆت دەزانی ئستراتیجەتی شەڕەکە گۆڕا ئێستا ئەمە ناتێن مقامەی وانە بکەین کەرە بێ عەقڵە وەکەو دارە بچەرە ڕۆ غاردە ئەوە چییە؟ دایە بە قوربانت دەبوو قورتارمان کە بمان شارەوە چاوەکەم ئەو کابرای لێماندا بڕۆ پێ بڵێ عەفومان کاتن وەڵی ناچم دایە بە قوربانت دەبوو بڕۆ پێ بڵێ شەمۆشێتە بێدەماغە بێعەقڵە وەرەقەی توبیەیە کە دەماغی تەواو نییە سەرعی هەیە پێت دەڵێم ناچم دایە بڕۆ بە قوربان دەبم بە قورعان ئەو کابرای بێتە خوارێ شلوکوتمان دەکە ئەڵێم ناچم دایە بڕۆ ئەو مەلعونەیەک شوێیە دەڕاوەستە بێ قەزاوی بابزای مۆزوعەکە بە چیەگە چی کردێ گوناها فەخیرە چییە؟ وەرە ئێرە بزانم بەڵێ بابا بابە دەڵێ قوسە قورتە بێ قەزاوی جانیشە کە تۆ بابزانی ڕاوەستن کاکە ئەمن خەرت بوو سوچی من بوو اعتزار دەکەم تۆ غەڵەتەکەی بەڕەڵا بەخۆ براتات بوون بەداری بۆ من لە من بدەن بەڕڵای بێقیمەت کەس نەما لەگەڵ کچی من چاو باشقاڵی دەکەی کاکە چاو باشقای نییە ئەوە جیرانەتیە دوایەکە بەداری شاد بووم وەرن هەرێکە سێ شاپمان لێدەن لە کۆڵمانکەنەوە عەفومان کرد 25 لەمان لێدەن لە کۆڵمانکەنەوە بەس عاجز مەبن اعتزار دەکەن دیسان بڕۆ دەرێ خوێنی بێقیمەت بڕۆ بێخلاق بڕۆ هەی مرد و مرێ بڕۆڵی کرمی بالە بیرەوە لە چێشم بڕۆ دەرەوە بڕۆ بەداران هەموو خەڵک دەشێنما نەبێ ساو نەمێنێ یاڵە بڕۆ نانە چاوەکەم عەفومان کە تووڕەمە بە تەماشا بە شەرەتەوە بە شەرە کورە کاکە من چەند جارم پێوتی لەم گەڕەکە بجۆزەرەوە قسەوەیتەوە دۆم بەڵا قسەوەی تەواوە مالی خۆت بجۆزەرەوە کاکە بڕۆ منتەقەکەی چۆڵکەن ئەمن ئەو منتەقەی دەکەمان متحەف لە بۆ خۆم واللهی بە قسەی من دەکەی تێر و پڕی لێ دەی دەوەرە کاچ خۆم وەرە تۆڵی خۆت بکەوە وەرە بمان دەبەر شاپان 2 ملیۆن شاپمان لێدەن دەمو چاوەمان بشێنن کە بوومان لێکەنەوە کاکە عەفومان کرد اعتزار دەکەین باشەکەر لێت بدەم لە کێ دەترسێم من هەموو گیانی خۆت و عەشیرەتەکەت کرد دەشێنە ئێتە باشە ڕاستە وەلەوە ئەمەش عەشیرەتمان زۆرە قەوم و قیلەمان زۆرە کاچ خۆم بەسەر شوعرمان بریندار مەکە بریندار بووم بە برایەتیمان بریندار بوو بەس یعنی ئەوەندە لێتمان خەبوو کرد مساعدەمان بکە توش هەزمە نەقز دەکەی بەڕەڵا بڕۆ دەرێ لە حەوشەکەم بکە بێخلاق جەنگۆ بە شەرەتەوە بە شەرە ئەلا کونی پێچم کەون بۆ ژوورێ شەمە فلیمەکە عەسابەیە فیلمی عەسابەمان لۆ چییە حەزمان لە فیلمی عەشق و غەرامەتیە هەمووی لەسەر عەشقە باشە باش با پاسکیری جەنگۆ چاکەمەوە دێم جێ بدە کوریا ئێستا پاسکیرەکە تەواوە مەزبووتە بڕەچی دیکەش لە بۆت پاپەکەی خەیم دەکەم لە سەعات 4 سبێنەوە ئەتوو لە کۆڵانە پاپ سەوقی عالەمەکەی تێک دەی دەبی تۆڵە من بکەیەوە حتا ئەمن بە تەواوی سێتەرە سە کۆڵانەکەی دەکەم ئێستا پاسکیرەکەی تو 6 على 6 جبتە جەنگۆ ئەگەر جیرانەکان پیا بوون لەولا یەک پاپی لێ دێ ئەگەر مامی هات دووجا پاپ ئەگەر خالی هات سێ پاپ ئەگەر بابی هات 500 پاپی لێ دەی تێگەیشتی چاوت بکەوە فەرموو چاوەکەم بەڕاستی باشە ئەو نەعلە گەورەیە لەسەر چی بندا لەبەرەوەی بابت نووسیە چێ دەلێ بابت نووسیە خۆکەمی نییە منە دەگەکەم لێ بدەن حتا ڕاستیم نمێ لە کۆڵانەکەی بەڕاستی یان بتانێت دەگەچی لەم بدەن حتا لە مەتەقەکەی نییە چاوە مشتێ عالەم لێ نەترسێتن ها بەڕاستی ئاخە دەبی تاکید کەم ها بزانم خۆت یان نا نا کوڕسەد لێدانم خۆرد بوو لەسەر ئەمە دێم تاکید دەکەم نانا کوڕەنی بەدێم نانا کوڕەنی بەسەری تو دێم نانانی بەسەری تو دێم کوڕەنی
وچی مریش چی مردار بووینە جێبدە جانەکەم زانامە چەند ئازامە چەند ئەتم خۆش دەوێ تەسبیحات دەم لە پێناوی تو جانەکەم ئەمە گەلێک دەترسێ لە چێ دەچێت لەوانە بیا لەمە بەر پێرەخان ئێستا بۆ دەخێ جێبدە پاپیەکەم هەرگیز نێ لە گۆڕێ کەنجم 500 پاپەکە لێدا ئەو جام دەترسێم ئێستا هیچ نیە لە گۆڕێ هەموو سەلامەتە جێبدە حیاتم دەزانی زۆر برسیمە جارێ وەختی وەیە لۆ برسیمە برسی باشان گومی وەزاتی زۆر دەکەن چ چێ هەرمی چێ هەرمی هەموو شتی دەکرێت ئەوەتان هەیە هەنار هەناریش هەیە ئەمە نییە ئەمەم کە یەکم خۆش دوێ بە حەیەت خۆم لەبیری ناکەم ناشترسێم هەرمی ناخۆی ئەوە سێ جەنگۆ هاچ جەنگۆ وەرە وابزەم ئەو کابرا سەرکەستورە دەوێت کەشماکە تاقیبمان دەکات جێ بدێ چەند ئەسلحەی فەتاکەیە لە ژۆرێ بشارەوە خوتورمەکان ڕقەم 1 و 2 و 3 و 4 و 5 بشارەوە دەرنەفیس بشارەوە چەقوی بە پلاک و مووس بشارەوە ئەوە بە هەموو عەقلی دەوێت حەزارەتی باپیریمە تێکدا باپیریمە لە کۆڵانی عارەبان و تاجیل جوولەکان دەیان دێت غاریان دەدا لەبەرەوەی زۆر ئازا بوو دۆنچیە بوو لیان لێدا ئەوە چی بووە؟ السلام عليكم سەرچاوم بەخێر بێ کاکەگیان سۆزە بابا کوی سەرچاوم بەخێر بێ ئەدیم دارەکان کە شەمەوە خانت هات يا خالة هلا يا خالة شي صبر العاشق يا خالة بقربان الدبم توشي براي خماياتنا قرتار ماكا تبوا يكمين زارة ما بدورين لو منطقية يكمين زارة بعشيرته بفوتين أو كابرا زبالة على سرمانة واز ماليناني بتمايا بدر كردن مامدا مزبطة على سرما كرديا عشائري خوان همو هنا کاکە مەمە خەتەی شەمەوەیە وزنا بيدك با وتربيتي تو بزار تديا كرديا لعنت كرديا بيدك كرديا بزعنا تديا كرديا او حالة رصيد كرديا زور ممنون خالة أنا أنتم ما يدفع مالي بكي خالة عنتر خالة سربكلاو رباط فريكانون تساوكم ما ترسي عم بلخات زلم اشياء لسربانيا خالة طوبز السربكرة كدو بينا لا كايناش والله أصلا شارع ذاتهم حتى ديو تساعد تشكر بلدو دكاب ما بزانيا ما بشتمان هي عزاينا خالة ليلى داخل الشەمەوە بێ ئەوە لە بەجێ بێڵە باشە شەمەوە ئەوە با خاڵت شو تسرباني توباني دكاب تۆپانەی چی شەمەوە بشرط دفاع مالي دكاب شەم حیاتە خۆدی شەڕەکەی شەمەوە خال ما نابي دفاع عم يبكى دیفاعی چی شەمەوە زي خالي مثلا عزايا وقت خوي لبيس سينما حمراي حف شقاوة لبوياتي بالرواب هاستا بيوان بيس دقة بس ده هوارا وستا او زبابطية هات اخواني تسب هر حفتي بردا ئۆی بەخوا بێنە داخل شەمەوە بێ ماڵە بەجێ بێڵە زي ترى عزايا خالم اما انتظاري نتائج دكم أنا دايا ئەو بيعمل خالم وقت خوي لمركز شبابي سمعت شو دوري ملاكمة نازانی لو انا دومان شو بي قابل نتائج لو في لي بدا لساتي وهذا بالوابكا زور عزايا خالص زور اخواني نتائج ما بدي ئەوە خاوەنی ئەوە قلەشەن حیاتان دەخۆتانی وا لە گەڕەکەکە خەریکە دەرمانەکەن لو وضع مان سيتي حفتي دوزي على من دستي ما غارده لو يباشتري ها هاي خوري بي اخلاقري والله خالد سبو بزاف صوم تشيتي ده قيناك السلامة ادي امبتم نقول دون شكي برق اخوان اول شي سحاري سامة شو بالي بس خور لكم خوي بس من دادا نم الدنيا هي سدي لو يا امل حق غوري لينا تنقو هو على يمينه تنقو جبدي بس تري خالد طولي تساود دك مؤمن خدت شو هام ده انا لبوي يعني سرتش اغوري لي بانك مو مش ياخذك هاتي انت اللي هاتيا بس تري او خالد دبي طولي او بوكسيتو كمو تبي دردت شو عم بدبي تبي بخويا غربدن بخويا لوري بينو اشياء باركه نبرون والله اقرا بياي تورم دكيو ما حاول ذاك بما بياو او خط رقم ياك آخ شەمەوە
چون کرد بەسیلە مەلەگەڕەکەکە خوا وەزع شەمە بەدەستەوە باشە شەمە باش ئاوا نیشانەکەم بەرامبەری دانا بەو کردووە ناو نیشانەکەم ئەوە چییە؟ هێ کورێ هێ چیەوە کاکە چیەوە بابە چیەوە ئەو تۆ لە کوێوە هاتیەوە ئەو بە کوێ داهاتیتە ژوورە تۆ چی لە من پێیا بووی ئامۆزا دەوازی لێبێنە دەبا حەوشەکەت بۆ بشێنە تۆ بۆ و بۆ مشکلە بۆ والله ئەو کوڕای مۆزای منی شەت کردێ بەخوا والله كاكا شيد وما بدا سيوبا قرآن برو نشرو كاكا بيرشانا كاكا بيرشانا اي هواي والله نازل لو اخر عمري توشي تسيبوا موتين بسر هاتوا کاکە چی لێ بەسەراتوە تۆ بەس تێم گەێنە تۆ هەر بە خۆڕای خۆتم شۆش کردو براکەم کوڕە ئامۆزا گیان لەوە زیاتر چما لێ بەستەر بێ سەلامت والله وام لي هاتوا يسا بسمة مالكيا نية همو يسقاني قلبي بشكين باحيان برو لك ركا أم الشمومة هي بلبلي كراري هي حياتهم واتيري سبع من تجي برودرا سيباني تحالتي أما تفيك متنكراتي ما يستنام استوى كرا برودري سبع من تجي بخوا أو خوشويستيا بيوستي بتصحياتها بقتالها بشاطرينها بمشاكلها أما تازا وازدتون هاي بحياتهم جانكم أقل أوهانا بيتن خوشويستي باك بحياة خوي دوزناكي يبرو سربان سرباني تحياتهم سربان مشموتين زيها أما لو سرباني لبلو تو 2 مليون بي رقم خوارديا 100,000 شاب ميان لدايا ناس ما سرباني لا تو هاد زيلانا كان كشف مالك لولاي بتسينا غرفة ها بتسين ورا حياتي ورا كازليني يا بابي سام الناس انا مسولك لو كابلا قتاريمه به کوڕە ئامۆزا ناوی خوا بێن ڕجال لێکم لا اله الا الله محمد رسول الله ئامۆزا بە قسەی من دەکەی ئەگەر ئەو جارێ هات ویسۆ بێنە كرة بابا كشتني تي اي هاوار حسك بكون مسجن ڕاستی مشکلەیەکی گەورەیەوە باشەوە کەس نییەوە تیوە نسحەت بکە نازم شو زال هو بامريكيات تشيلوا كره ولا دري وداي بدمينم هو بين على كسبت تدريوا يمشي ليبكا وردە گرۆ ئەو بۆ وەستاوی وردە ندەی مەیمون چاو تۆ سینە و چڵ و چاوەکە یا وەردەرەوە ولا داي خياري برا وانت زيادة كم خيارتني نابوتين يا انسان برا لا بيع قيمات کاکە من چەند جارم پێوتی کورە بجۆزەرەوە لەم گەڕەکە کورە کاکەێرە بە کەڵک نایە بۆ نابجێزیتەوە دەزارم گوتەوەی هاتیێرە باگول لە شرێتم لە ناو بەم كنت مش اشتي وادي وبر الله يوا خو بقرعنا وين وكرتنا بردنا لنا حوشكم سير تو خوا گەرسەیری نەکرد ئەڵی فلیم دەرێنێ شتەشی پیسە واللهی دەرەمچم 75 بینم هەمووی لێ بەتارکەم كرة والله بيزارم خلاص قبتني ئەوە دەڕ بە خاتیفەیە فێر بە حتى کەس نەتانی سەفەرت پێ بباتن باشە هاتە لێت بەترسیان دەوەرە لێم دەوەرە وەرە لیان دەنەرێ هەستە عینەک شکا دەی بەشکلێن دەی دەی وەرە پێش خاڵە حیزامی تو چ ڕەنگە ڕەحزامی چ دەتۆ و دارێنە بەتەمایە چاو کۆرەکەی دەی وەرە پێش یا بەدەست بەقون بەلا بە هەمووەوەچی مهم لێ بدەی خاڵە تۆ زۆر زیرەکی بەڵە بۆ چاوتشی بووە چاو سۆم لۆشی بووە سێ کەس لۆ من هات یەکم و هاالێدە گاسی منیا کرد حتا ئاورم داوە دیتم دنیا تاریک بوو لە پێ ساوم
ئەو ئەمریات خۆشن محەت بخۆنیەوە کوڕم فێری و حاڵاکەی وزبە کچێ وزبە دەتەوێت زەبان بیتن دەتەوێت لە من دەست و چەپەرۆکی خەڵکی بکەویتن لێگەرە با فێری کەم وەچی خاری بی ئازابی دۆنی عالم هەمووی باس دەکەن بە خراپە هەهوو عالم بە هەر قسەی بکە ئەگە ئازانە بەرامبەری من ڕادەوەسن وەچی من دەهات بەخوارێ وەچی مشی هەرێکە خۆی لە جۆری لە شاردەوە دەکەی سەخۆ قەپات دەکەن وزبە خواوەنی هەمووی لە کرسی تۆ خۆی شاردوێتەوە هەهوو ئەوە مدرب لەوێن دەرێ لە خارج بەبەر ناکەویتن مانجێ بە 5,000 دۆلاری ها ئەو ئەم لەوێ بایمە بەبەر نەدەکەتم بە قیمەت بووم لێرانە ڕزیل نەدەبووم ها مەمنونی خوای با من کوا کورت فێر دەکەم فێرە تەدریب دەکەم بە بەلاش لە ڕای خوای لەبەرەوە خوارزای من زگم پیان دەسێ دەمەوێت ئازابن بوچی خۆڕی هەی سەخیف هەی حەقیر هەی دەلیل هەی بێ قیمەت سەر بە شوێنە کورە حیوان بێ قیمەتەرێ وەڵا سەخیف حیوان چیەوە کاکە چیە براوە چی بووە کورە کاکە خێری چی و شەڕی چێ لۆ خۆم لە چادێ دڕۆم گوتم دەسمع یادەی ددانم بەستور بووە کابراک سەرکە پیاسەش لە سەرکەمدا بەلاش و حەلاش کاکەوە ئەوەی دەڵێ ئەمن خوراوم لەگەڵ ئەوەی وەڵڵی خەریکە بار بکەم لە دەستی بە قورعان فەرموو کاکە فەرموو وەرە چاوە ئەگەر لە سەرت چوو دیارە ئەمە خەری لە بوشوارم نیوە ڕاوەستە سەر کەستور فەرموو کاکە فەرموو سەلام سەر چاو فەرموو فەرموو بەخێر بیت کاکە بەخێر ێوجا خۆش بی بێ قیمەتی خۆڕی سەخیف حیوان ئەوەی جیرانەکەم دەڵێ وەرە وەڵڵە خوراوم لە دەستی کاکە سەرکە پیاسی بە بەلاش لەسەر چی مندا کورە ئەوە ماوەیەکە یەقەی منی دەتوە خەریکە کۆڵانەکە بەجێ بێڵم کورە سەرکرد بە سۆرە کورە حیوانەرە وەڵڵا بێ قیمەت چ بکەم کاکە چ باش ئەمگۆ کوم خاومە ئەو جیرانە وەڵڵا برا خوراوم بە خودای لە دەستی بە برایەتیمان ئەگەر ئەمن تۆڵەن گۆم نەکردەوە تۆڵی سەرچی خۆم نەکردەوە حەقتامی ئەوە چێ بێ قیمەتە وەڵڵا مەمنون دەبین ئەمن ئەو شۆرە مالی گۆ دەبم خۆمیوانی ڕدەگرێن ئارێ وەڵڵا دەتخەمە سەرم احتیادیە بە قوربانە دەبم طبیعیش ئارێ وەڵڵا ئەمن ئەو شۆ لێرەمە بە قوربان دەم خەفەرم حتا سمێنێ سەرچاوە بەس ئەو کابرا سەری بینتە دەرێ دەبوو چاوی هەموو تەفلیش بە دەکەم قوربانە دەم زۆر مەمنون دەبم والله پارچە پارچە دەکەم چاوەکەم سخيف والله وبالله وتالله كوري مام بدس او هر وضعي تواو تيكتوا بشكو مخوايا تو ده حقي وضعي او نبي والله كاك خليل او تاموزم چەند زارم پێگوتیە هەفتە پێنجێکی بالێ بەتاڵکەم ئەوە قبول ناکەم هەفتا پێنجی چییە هەز دەکەی هەشتا پێنج گولەی لێ دێن ئەو بێ قیمەتە چییە بە برایەتیمان تۆڵای هەمووتان دەکەمەوە وەڵڵاهی زۆر مەمنون دەبم بە قورعان سەرچاوم سپاست دەکەم بە خوای خوراوم بەدەستیەوە نانە احتیادی زۆر طبیعی تۆڵای هەمووتان دەکەمەوە مەمنون دەبم باشە تۆ بێزای لەو کابرای هەر خوراوم بەدەستیەوە جریانی وام نەدی بێ قیمەت سەخیف ئەرێ زەحمەت نەبی پێم لێ توالێت لە چێ WC توانێتە دەویست کەریم هەڵسە لەگەڵی بابە لەگەڵی بڕۆ داشە کەریم داشە لە ئەم منداڵم مەمەی دەخۆم بەخۆم دەستمە بڕافخی نابێ کەرم بێ داشن بێ قیمەتی خۆڕی ئەگەر ئەو شۆ ئەمە تو پارچە پارچە نەکرد دیارە ئەم خەلیل نیمە چیەوە مەسوولەوە کوریا ڕاستە بزانم شۆ چ دەکەم پارچە پارچە دەکەم بێ قیمەت شەمۆ خۆم بە کوشتن دەم لە بۆ تو لە پێناوی ئەو خۆشەویستیە پاکە هاتیمە ناو ماڵتان زۆر بە جورئەتەوە زۆر بە قووەتەکی عالیەوە لە کەسی نەترسایمە بڕوا دەکەی ئەو بابە مێشکە ستورەت ئەمنی ناسیەوە لە حەدیقەی لە گەریان دانیشتم قسەشم کرد پێشکەنیم بابت چیە بابت لە حەدیقەی دانیشتیە هەر ئاگە لە بابی خۆی نییە ئەمە لە ئەکبەر واحدی ناتسیەم لە دنیایە بڕوا دەکەی لە پێش ساوی بابت هاتیمە ژۆرێ لە بۆ مەواعیدی خۆمان جانەکەم ئەمن ئەکبەر خوتێ بەکاردێنم بەس فی سەبیلی ئەو چاوە جوانانە ببینم بۆ خۆت کردووە کەچی ئەمە خۆم کردە خیلی ئەم شوارم حتا کەس نەمناستەوە بابیش نەمیناسیەوە دوو پیاژ دەگەی دانیشت بوو یەک ناوی کەریم بوو دەویست لەگەرم بێتە ژۆرێ بڕوا دەکەی دەویست بێتە ژۆرێ خوتەکەم تێک بوودا گوتم کەریم دانیشت ترسا جانەکەم ئەرێ وەڵڵاه دامنای لەگە بابت نییە ڕسمەکی فۆتۆگراف بگرم سکۆپ ملەوە شەمۆی مەلعون ئەوە خەریکی چیت حاجی بەخێر بێن ئەرە پێم لە مرافق لە چێە لە چێ مرافق سێ مرافقتەوێ ايمان ريوياتي بوشوي بيتمالي خلق ئەوە چیە کەریم مەسەلە چیە کەریم بەمانەکەم پێ بکەن کەریم کورە کەریم مناقەشە لەگە من دەکەی کەریم پێشم کەوێ دیبە ژوورێ دای خەمە سەری بۆم دای خەندەی سستی کرد بۆم دای خەوی دەدەینم کەریم ئابڕۆبانکی دایکەوە هەتیوەم بۆ بکە باش بڕۆ دەی حاجی ئەحمەد ئەمینە ناو غرفەی
ئەمری سزم دەکەن لەسەرتان ناچی والله لەسەرتان نەچی ئەها جانە سزم دەکەم و هەردوو چاوت دەگەنم چای من دەردەینە قەیناکە لەسەرتان ناچی سێ سۆ بڕمان یەک دوو سێ ئەوە سەر بە گرنگەکە ئەتوش لەسەرت ناچی ئەرێ وا چ بووە ئەوە چ بۆ کوڕەکەمیان ناوە بەگر حاجەخەوە بۆ چ کوڕەکەم داوە بەگر ها شەرم و حەیات بەخۆ نییە کوڕەکەت داوە بەگر ببەری نایی بۆم ها ئەوە حاڵە کوڕەکەت لە گەڕک بەسەری هێنام ئێستا منەوە نازام ئێستا کوڕەکە ببەری شێڕاشر کسێ من لەگەڵ ئافرەت قسە ناکەم ئاوەرە نمونە وەرە تۆ وەرە پێش بزانم لەگەڵ تۆ قسە بکەم ئەمە نمونە با بووی ئەو پیاوە کوڕە بەرەمدە بەریدەن ئێوە لەو کەمترینەکە بەری نەدەن بڕۆ تاکەتی هەڵە هەردوو چاوی دەربێنە بڕۆ دێ هەردوو چاوی دەربێنە قسە بکە چاوەکەی من ئەوە مندارە بیعەقلە تێناگاتن یەتیمە کەسی نییە لەمە زیاتر نەبی ماشاءڵڵە تو کابرایەکی بەعەقلی و تێدەگەی و بە تەفاهم با بکەین بەس بزانم چی کردیە هەموو شتێک بە تەفاهم باخی نەڕژێتن بلا خەنجەر باشە ئەتو نەبووی لەگۆ ئەو کابرایە ترسنۆکە بێغریەتە بە دۆنچی لێ دەدەن دەیدەمە بەر پێلەقان کە ئەو قسانت بلا خەنجەر واللهی دوای دەکەی ئەمن دوای دەکەم خاڵە ئەمن دوای دەکەم پانکەوە لە بۆی پانکەوە ماستاوی سەرکەوت لەوەی پاستاو دەسە کاکە ئەو نەماستایی بۆکەی بەی پانەکەیتەوە وەڵڵا بەری نادەم بەرنادێ بەربەدە قابل ئەمن وا بەسزم بوویمە جەنگۆ یەک سەفەر تاسی پڕی برنج و مەرەگە بکە لەگە یەکتر مزە چای دیارەمە حتا لێر دەبم زۆر چمە من دایە باشترین محامی لۆ دەگری 500 ناری قەردەکەی دەکەن عەبدولفەتاحی باشە بابتە 2000 قەردەکەمان قابلە خۆ قەرداری نەخواردیە باشە هەر دێمە دەرەستەر کەستون ئەگەر ئەمن ئەو سزدەشم خەلاص نەکرد حەقت بیت حاجی ئەحمەدیان بە قوربانە بم بە ساقە بم لە ڕای خۆ پێغەمبەرا کوڕەکە من بۆ بەرات خوا بۆم بەرا بیکە سەدەقەی سەری مندارەکانت گوناحە کەسی نییە بێکەسە چاوەکەی من واللهی لۆتوی تەنبیە دەکەم قوربانی گۆی دەکەم شەمە بێعەقڵە بەخوا ئەرێ بۆ بێعەقڵە خوایەکەمە چاوەکەی من کەریم ئەوەتیوەم بۆ بەردا حاجی ئەحمەدیان ماڵ داوا بێ زۆر مەمنونم شەمە هەموو خەتای شەمە جەرگە بەخوا فڕە نایرێ ئەرێ واللهی زۆر مەمنونی تومە لە ساکات هیچ دەرناچم کاکە گیان لەمەولا پێی بڵێ ئەو کوڕە ئیتر ئەوەنە ئیزعاجمان نەکە کاکە هۆرد و چاوی دەردەینم جایشکە نەهێنم ئیزعاجتان هەمی خەتای توێم و پشتیوانی یەکەی کاکی خۆم پێی بڵێ لەمەولاوەی ئیزعاجمان نەکە باعث عزماکەم بابزانە چیان بەسەر دێنم لەوە دووە حاجی ئەحمەد ئەمێ سز دەکەی کورە دووس بکە کورەکە پێشسینەمە و هەفتە خەلە هەوا ڕادەوەستی لە حەف عەسابەی دەدەی کچەوەش تەراسی لەوەی دەکەن سير تخوا او تصرفي او كوريتو او تصرفيك والله ئەو کوڕی من بابە دەستی خۆمە لە ئالام دەکەم حاجی ئەحمەدیان بە قوربانم وەڵڵی چی بکەم لە دەستی شەمە مردم وەڵڵی مردم لە دەستی والله لۆنگۆ بە فەلاقە دەدەم بەو خوایەکەمە مردیمە لە دەستی والله و بالله لەوەندە نیسحەت دەکەم بێفایدەیە بەس بە فەلاقەی دەدەم والله العظیم ئەخ ئێستا چی لێ بکەم حاجی ئەحمەدیان بە قوربانم چی لێ بکەی لە ژوورەوە سزنی کەونان و ئاوی لێ ببڕەمەی دەرێ کورە خۆ مناڵ نییە سزی بکەم دادەجان بە قسەی منەکەی ئەوە بیخەنە شوێنێکەوە فێری سەقافەت بێ فێری ڕۆشنبیری بێ ئەوە چیەوە ئەمری خۆتان و کوڕشتان نەبینی باشە بیتن چاوەکەی من لۆ ئێهانەمان دەکەی چاوەکەم قوربانت وەرە دەرێ وەرە بزان ئەتوو مقاومە من دەکەی ها وەرە لە ئیمتیحانی زیاترەیە ئەوە ئاگر ئەوە نەفت ئەوەم ئێستا خۆم دەستێنم قەیناکە وەی لێ هاکە منی هانە بکرێم ئێ کوڕم کە ئیهانەی تۆی کردووە کوڕاوی ئیهانەت دەکا پارچەی دەکەم چیسی نازانی چی لێ هاتی ستا پێم ناڵێ و هاوەرە چێ لە حەوشەی من ئەوە نەفتمینا ها نەفت نەفتمینا خۆم دەستێرم جێب دەجەنگۆ هەر گۆتم ئاگرەکەی بەم قەیم بکە و قەیمیکە باوشتێن باشە خۆم دەستێرم خاڵە کا حەف نەفەرەکە کا دەگۆ هەفتە ڕەژان و لە عەسمانە دەوەستم لە عالەمێ دەدەم خۆم والێ دەکەم چت پێ نەکرا ئەوە خۆم دەستێرم بوو شتێنە کورە جەنگۆ بە قسەی نەکەی جەنگۆ ئەمەوە چینگۆینە ئەمە براینە ئەمە بە قسەیەک دەکەین ئەمەوە چینگۆینە ئەمگۆ برایە چی سەی جودایە ئەمەوە چینگۆینە جەنگۆ خۆت بستێنە ئەوە برایە تەمەشاکەن ئەو برای خۆی دەستێنێ لە بۆ من ئینتیحار دەکات لە پێناوی برای خۆی وە چینگۆینە لە بۆ مەسلحەت بوونە برا لە بۆ پارە لە بۆ سەیارە لە بۆ قەسر لە بۆ قەمەرە ئەنگۆ برایەکەن بەس ئەمە برای بەڕاستینە خۆمان دەستێنین خۆمان دەکوژین لە پێناوی ئەوەی کە کۆڵانەکەی تێک بدەین کوڕە با خۆی بزوتێنی لە هەفتە جیان بلی بشتێ شەرم و حەیات بە خۆت بێ بە کوڕەکە مەڵێ بڕۆ خۆت بستێنە ئێستا ئێوە بۆ بە من ناڵێن مشکلە چیەوە
ئەوە چیە مشکیلەیە؟ پرسیار لە ئەفەندی بکە کاکە. ئەفەندی ئەوە چییە؟ لەگە چێتە ئەفەندی کورێ؟ بێم لەسەر دیوارە فرد دەمەخواری ها. ئەوە لەگە چێتە بێ احتەرام. قسەی زیاتر نەکەی ها. قسەی زیاتر بکەی پاچە پاچەت دەکەم. ئەمن شەمۆنیمە خۆم بستێنم ها. یەک قسەی زیاتر بکەن ئێرە ڕاست دەکەمە قەسابخانە. خۆتە بڕۆ دواوە بڕۆ ئەڵێ بزماری یەگینجی بێم یەک چەک چوو پیاوەم دادەتم بە عەرزەکە. ئەوە پیاوە ئەوە پیاوە سێوە هەبایە قاڕێی ئاسیا نەدەما بە کاملی کاولی دەکرد دیێڵە دەی مقاومەی بکە مقاومەی بکە بەس لە حەق من دێوە نیە بەس لە حەق من دێ مقاومەی بکە دەی بزانستانە دەکەسە دەی یاڵە دەی کاکەی جان بڕۆرەوە ماڵی خۆتان خۆ بسووتێنە بیکە لە ڕای خوا کوڕە خۆت دەستێنی خۆت ناستێنی چاوت دەری. چاوی من دەربێ جەنگۆچێتەیە چاوی دەربێ ئەوایە دنیاەکە ساڵمە کەس بە کەس نییە کەس مەسلحەتی کەس نازانی هەر کەس لە بۆ خۆی هەر کەس لە بۆ خۆتی بەسەری جەنگۆر جێب دەرێ ئەمە پرسیارێکمەیە ئەگە بە قسەم نەکەن ئەمە خۆم دەستێنم جێتان لێە دەدانیشن دەی دانیشن دانیشە کاکە دانیشە بیکە لە ڕای خوا بنەمەوە بەشکم خۆی نەسووتێنێ. برەدارانیشم ئەوەی قسەی بکە پاچە بکە دەکەم. چێ پیاوە با قسەی بکە؟ قەیناکە بابە ئەوە زۆر لە خۆڕاستیە دوایە تووڕە بیتن هەمومان پارچە پارچە دەکە سێ پرسیار لە جەنابتان دەکەم پرسیاری یەکەم دەمەوێت بە مەزبوطی جواب بدەنەوە باشە ئەو کابرایە لۆ قەڵەوە ئەمە زەعیفم ئەوەی بێعەقڵی ئەم بێعەقڵم دەکەواتە مادام ئەم بێعەقڵم هەمووتان چەپڵەکی قەیم لێدەن و هەمووتان بڵێن بێعەقڵی 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 باشە ئەتوولە چەپڵێ دەکرێ ئەمن چەپڕێ لۆ تو لێ نادەم ئەتویستا هەلیەوەی ئەمن چەپڕێ لۆ تو لێدەم قەیناکە بابە ئەوە زۆر لە خۆڕاستیە دوایە تووڕە بیتن هەمومان پارچە پارچە دەکە چەپڵێوەم هەر نامێ پرسیاری دووەم باشە دەزان لەوە منە بمە دکتۆر و مهندس کاکە جان بتخوێن بە قوربان دە بتخوێن باشەڵڵا بوو بای بە دکتۆر کوڕم بڕۆ لە خۆ لە کۆڵانی کەلانێ بکە. دەزانی ئەتوولۆ نەبێ هیچ دۆ لەبەرەوەی گەمژەی دەساندۆ لەبەرەوەی کاتی خۆی زمانی مەلیک دەویست خانێکی گەورە دروست بکە زۆر گەورە قەسرێک دەسەری هەبی نەبن پێویستی بە بەردی گەورە هەبوو دەگوت ئەو عالەمە ئەوەی بچی بەردی گەورەم لۆ بینیتن ئەمن ئافرین دەدەمێ ئافرین بابی من فەقیرەی چوو لە تورکیای بەردی گەورە دەینا هەر پێیان دەگوت ئافرین وەی لێ هات ئەمە چار فەردە ئافرین ماغڵ کردەوە بەڵام ئەوانەی کە عاقڵ بوون زۆر هەموو چون خوێندیان بوونە دکتۆر مهندس محامی پیاوی گەورە بەس ئەمە ئافرینمان لۆماوە باشە ئافرین زۆر میهمە زۆر ئیستفادەشەیە ئێستا ئەمە جلفانمان پڕی ئافرینە شەڕوانمان پڕی ئافرینە مەعیدەمان پڕی ئافرینە هەموو گیانمان پڕی ئافرینە هەی ئافرین لە بۆ هەمومان کوڕمەوزە سعیبت هەیە ماشاءالله ئەتوو خەڵکی منطقەی هەموو لێ دەترسێ ئەتوو مسەیطەری لەسەر منطقەکەی کۆنتڕۆلت کردی ئەوەش نسحەتی خاڵتە خاڵت برە خەنجەر حتا خاڵت لە پشتبی ئەتوو هیچ مەترسیە پرسیاری سێم هەستە پێوان باشە ئەتوو جەنابەت لۆ کچی خۆت نادەیەم ئەمە بە فەردە ئافرینمان هەیە ئەمە ڤیلەمان دروست کردێ بە ئافرین عارەبانەمان پڕی ئافرینە مەکتەبەمان پڕی ئافرینە جادە پڕی ئافرینە بەرمیلی نەفتمان پڕی ئافرینە هەموو بە ئافرین ئستاهلم یاننا باش مادام تۆ دڵت بە کچەکەمەوەیە تۆش دایکی خۆت بدە بە من وزبە کوورە بێئەحترام وزبە ئێ کوڕم جارێک بە قسەی بکە بە قسەی بکەم مەملی مەمانی مەمۆ ئی خۆمە و نایدەم بە تۆ